سەڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەمڕۆ لە گەڕێکی کەورینین لە گوندی کەورین سەر بە ئیدارەی سۆران دیارە هەوڵاتیان ئەو گەڕەکە داواکاریان هەیە سەبارەت با ڕێگاوبان یەکێک لەو گەڕەکانی ئەو گوندە کێشەی هاتوچۆیان هەیە بە تایبەتی کە وەرزی پاییزە و بەرەبەرە وەرزی قوتابخانە ئەڕۆین وا دیارە کێشیان هەیە لە ڕێگاکە هەورازێکی سەختە و هاتوچۆت پێیدا ئەستەما ئەو وڵاتیانە داوا دەکەن کە بە هەر شێوەیەک بێت ئاوڕێکیان لێ بدرێتەوە بۆی بتوانن کەمێک لە قورسی ئەو ڕێگایە چارەسەر بکرێت داواکارن لە حکوومەت ئاوڕێکیان لێ بدرێتەوە وا وەرزی زستان دێت و ئێرە وەک دەبینی هەورازێکی گەلێک زۆرە و هاتوچۆ بە تایبەتی ئەوانەی کە سەیاریان نیە ڕەنگە تا ڕادەیەکی زۆر تووشی کێشە بن بۆ مەبەستی وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ بەڕێزێک قساکەن ئەگەر بکرێ بفەرمونون سەڵاوت لێ بێدایە جان سەلامەت بی پێشەکی بەخێراتتان لێ یەکەم زۆر بەخێری سەر و سەرچاومە ئەمە شتێکەی کێشەی هاتوچۆمان هەیە سیارەمان نییە هەموو فەقیرین ئەوەی هەیە لە فەقیری کەتی تێرە ئەمنی ژەگە توانام هەبی ئەو برایش توانە هەبی ئەوەش توانە هەبی ئەسی لە بازار لە خوخانیە کرد ئەمە هەمووی لە فەقیری کەتینە ئێرانت خوا یعنی هەموو جەیەک چا بکرێ ئەدی ئەمەش کوڕی ئەو ملەتەینە ئەمەش حکومەت بابی مێ دەبی لۆ مەشڕێ و گاوبانان چاکە چی ئەو ڕێگایەکێک لە کێشە گەورەکان چی ئەو ڕێگا ئەو خۆرێ و ئەو تۆزێ و ئەو قوڕێ باشە سبەی نەبیتە با و بەفروباران چێ لێرە بەسەرەکەوی بەسەرەکەون خستم ئەنگۆ بەخۆی دەقی وەرن لێرە بمزانت چەبینی لە بەش هەر بێرە داهاتچۆیەکەن لەمەش بێرە داهاتوچێکە ئێستا پاسیان گرتی ئەمارە کوڕێ من ئەو تا ئەو مارانە هەموو پاسیان لە مندارێ خۆیان گرتیە مەکتەب لێرانە ئەوەی هەتا سەپسێ هەیە لە سەپسێ دەبی پاسی بگرێت خۆچ مەکتەبی یعنی تا 5 و 6 ئەوەی لێ نییە ێ دەبی مەجبورم پاسی بگرن بچن بەنەمەکتەوەی پاس دێ لە سەد جادیان فرادا دێوز گونەحەیە ها وەڵا پارچی ژێم چەند جار تەلەفۆنی بەو ژنێکی دێکە جیرانی مەیە وەرە چیژەکەتان نەگەیتە مەکتەبی پاس بەجێ هێشتە تۆ شوەک هاوڵاتێک لە گوندی کەورین داواکاری تۆ بابزانین ئێرە چەند ماڵ لە گوندی کەورین دەژیت و هاتوچۆی چەند ماڵ لەسەر ئەو ڕێژەشی بە خێراتنی جەنابتان دەکەین وەکو کەناڵی زاری کرمانجی زۆر بە خێروێن سوپاسان دەکەین طبعاً گوندی کەورین پێکاتیە تقریبا لە 350 ماڵ طبعاً شەقامەکانمان ئاومان خراپە شەقاممان خراپە نزیکی بە 200 متر لێرە لەو هەروازەی شەقامی یەکەم کە دەی لە فەرعی ڕئیسی ئەو هەروازە ئەمە هەمومان بەدەستی دەناڵێنین لەبەر ئەوەی هەروازە زستان قوڕە قوتابی و تەڵەوەکانمان خوێندکارەکانمان ناگەنە مەدرسەی یعنی سیارەکانمان خرا دەبی بەڕاستی کێشەیە حتا ماڵ هەیە ئاوی نییە تانشێری ئاو شارەوانی دەوێ دابین کە لۆ گوندەکەی ناتوان لێبەر هەوازەیەوە سەرکەوی ئەگەر بکرێ و حکوومەتیش پێشنیارێکمان هەیە لێمان وەرگری پێمان خۆشە ئەو 200 متر 250 مترێک دەبی ئەوە هەروازە ئەگەر حکوومەت وەکو پێشنیارێک لێمان قبولکە بە بەرژەوەندی حکوومەتە و ئی ملەتی شەی ملەتی کەورین گوندی کەورین باشتر وایە ئەگەر بیئارسی بکرێ و هەروازە سەب کرێ لە باتی قیری لۆی تێک نەچیزا دەکە هەم دووبارە و سێبارە نوژەن نەکرێتەوە یەک جار بکرێ لەبەرەوەی هەم خەڵکەکە ئیسراحەت دەکە هەمیش حکوومەت یعنی یەک جار مەسرفەک بکە باشترە لەبەرەوەی خەڵکەکە بەڕاستی زۆر قوتابیمان هەیە نەخۆشمان هەیە هەروازە سیارە خرا دەبی قڕولی تێزستانان هەروازانە بڵێ تۆزی هاوینێ مەسای سال ئەو بۆن و نەمامەستا جەلیل و جەماعەتێک لێ لەسە ئەو جادێنێ باوەڕ بکە ژیانیانی لەبە تۆز و خۆڵی سیارە دێت تۆز و خۆڵەکی زۆرە بەڕاستی ئەمەش منداڵمانەیە پێویستمان بە خزمەت گوزاری هەیە زۆر سوپاسینگۆ و حکوومەتی هەرێمیش دەکەین ئەگەر ئاوڕەکی بەخێر لەمە بدەنەوە گوندی کەونیش کۆنتترین گوندا لە دەوروبەری قەزای سۆران کە پشتگوێ خراە بەڕاستی پێمان خۆشە ئیتیمامەک بدەن سوپاسی ئیدارەی سربەخۆی هەر ئێرش دەکەی سۆران کەوا پرۆژەکە تەقدیم کرایە ئیشاڵە پێشکەش کرایە هیوادارین کە ئاوڕەکی بەخێر لەمە بدەنەوە بۆ ئەوەی خەڵکەکە بحەسێتەوە زۆر سوپاسان دەکەین زۆر مەمنون سوپاس بەڵێ بەفرخان تۆوەک فەرمانبەرێک کە هاوڵاتێکی لە گوندی کەورین گلەی تۆ چیەکە ڕۆژانە هەموو ڕۆژە پێویستە دەوام بکەیت و ئەو ڕێگای سەختە ببڕیت داواکاری تۆوەک هاوڵاتێک چیە پێشەچی بە خێراتنتان دەکەم وەڵڵاهی داواکاریمان چییە بە خۆ دەبینن کووە نعنی کامیڕی لەسرە ژیانی مە ژیان نییە ڕاستی نعنی تەکسی ئەمن ببینی لە بەم هەڵدێ دەزانی ڕێگاوبانمان چۆنە بەخوای بێزار بووینە ڕاستی کچەکەم بێزار بوو منداڵم بێزار بووینە بەخوای ئەمەش منداڵی خۆمان خۆش دەوێتی ئەو حکوومەتەی حکوومەتەش بەهانایمەوە بێ بزانمە ژیانمان کووە بە خودای ژیانمان نعنی بێزار بووینە بێزار وەڵای ئێستا لە دەوامی هاتیمە بە خۆ دەزانن ئەمن ئێستا چێشلێنەرم لە خستەخانەی ویلادا بەخوای بەجێم هێش گوتم بەس فیسەبیلەوەی کەناڵ هاتووە زائیشیمە چارەسەر کە حکوومەت قوربانی بم با بەس دەهاوارن بێ نعنی بێزار بووینە بێزار بەخوا ژیانمان نییە هیچ
ناوەڵە بەس ئەو بەخۆت ببینن عن تەسویریکەن زانم چۆنە ئەگەوانە بیبانێ باشە بە خێراتتان دەکەم سپاس دەکەم سپاس دەکەم. وڵی گوندی کەورین بەڕاستی گوندێکە کەم و کورتیشی گەلێک زۆری هەیە یعنی کەم و کورتی لە ڕووی خزمەت گوزاری سفرە لە ڕووی ئاو لە ڕووی مشکلی مۆلدەشمان هەیە باوەڕکە مۆلدەکمان هەیە بەردەوام مەشاکل دو دروستەکە لە ڕووی قوتابخانە ڕەوزەمان نییە قوتابخانە هەتاوەکو نۆی بنەڕەتیا ینی خەڵک لێرە دوور بازارە مەشاکل زۆرە حکوومەتیش دەزانێت چکە ئەو گوندەشی زۆر کۆنە پێشەوەی ئەو قەزا دروست بکرێت ئەو گوندە هەبووە ینی بەڕاستی معقول نییە تاکو ئێستا ئەو گوندە بێ خزمەت گوزارێ بەڕاستی داواتان کردووە بۆ ئەوەی ڕێگاکە چاک بکرێت چۆنە کەس تا ئێستا وەڵامی نەداوتەوە ئێمە زۆر جار داوامان کردووە چەندی جار چونە سەردانی ئیدارە سەر بەخۆمان کردووە قایم قەزای ناوەندی سۆران هەر دەڵێن ئیشەکەی دەکەین ئەوڕۆ ناسبەی سڕی مۆدادێ فرانجێ خلاص دەکەین دێن ئەوجێ بەڵام هەر بە قسێ هیچ هەتا ئێستا بە عەمەلی جێبەجێ نەکرایە چەندی جار بەدووا چوومان کردووە زۆر جار کەناڵەکان زۆر جار هاتوونە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچی بۆ نەکراوە ینی زۆر بەداخەوە داواکارن لە حکوومەت بە جدی ئاوڕە کیلۆمەترەکە بداتەوە. بەڵێ ئەوەی دەبینە و دیمەنانە منداڵەکان کە دەڵێن ڕۆژانە بێت چەندین جار منداڵەکانمان بگۆڕین جلەکانیان بۆ پاک بکەینەوە سەریان بشۆین بەڵام هیچ سوودێکی نییە چونکە لە کاتی تێپەڕن یەک ئۆتۆمبیل ماڵەکانیان پڕ دەبێت لە تۆز و خۆڵ منداڵەکانیشان وەک دەبینن کە ئەگەر دوو خولێک لە ناو ئەو تۆز و خۆڵە یاری بکەن دووبارە ناچارن بچن جلوبەرگەکانیان بۆ بگۆڕن و بیان شۆن ئەو هاوڵاتیانە داواکارن بۆ ئەوەی بەجددی هاوڕێکیان لێ بدرێتەوە هەرچەندە دەڵێن پێشتر داواکاریمان هەبووە بۆ ئەوەی ڕێگاکان بۆ چاک بکرێت چەندین جار سەردانی ئیداریان کردووە ئێمەش هیوامان وایە کە ئەم جارە ئاوڕیان لێ بدرێتەوە بەر لەوەی کە وەرزی باران دەست پێ بکات بۆی ڕێگاکان بۆ چاک بکرێت و تا ڕادەیەک هاتوچۆ بۆوان ئاسان بکرێت وەک دەبن دەڵەن هاتوچۆ قوتابخانەش هەر بەسەر ئەو ڕێگایە و نە تەکسی دەگاتە بەر ماڵەکانیان نەک پاس دەگاتە بەر ماڵەکانیان ناچار منداڵەکانیان بە بەیانی بۆ سەرما و سۆڵە بگەینە سەر جادە ڕێسێکە بۆ ئەوەی بتوانن لە دەوامی قوتابخانەیان تاخیر نەبن.